بینەرانی بەڕێز جارێکی تر سڵاوتان لەبێت. فەرموو دکتۆر ڕێحمەتوانی وڵام پرسیارم کاک بمێجان مەسەلە بەداسی ئەومان کرد جەنابیشت هەر پشیری و قسێت کە خەبات دیموکراسی کە دیموکراسیات خەباتی ئەوێ بە تایبەتی ناوە حیزبانی کە کوردستانە هەمیش وتم پڕاوپڕ هەموو حیزبەکانیش نایانتوانیوە ئەو مامەڵە دروستەی کە هەیە لە نێوان حیزبێکی ئەوروپی یا سۆسیال دیموکراتی یا وڵاتێکی پێشکەوتوو لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە هەیەی بەڵام ئێمە مشکلەمانەوەیە لەو 20 ساڵەیە کۆمەڵێ وەکو باسم کۆمەڵ چەند مەرحەلێکی جیاجیا و لە پڕا گۆڕانکاری خێرامە بەدی خۆمانەوەدی و ئێمە عقڵەتی میلەتی ئێمە یاخود ئەو سەقافەتەی کە لە تاکیشی ئێمە هەیە و ئەمەدە نەکەیم بە تەواوەتی استیعابی ئەو گۆڕانکاری خێران کاتمانەوێت تەمەڵی درێژت وەرەگرین ئەمە کەشتێکی زۆر بێ ڕخنەیە لە خۆمانی بگرین مەخاڵێک وەکوتم ئێمە ئەم سندیکانی کە هەیە بە کۆمەڵی مەرحەلا ڕۆژ تو ئەبێ بیت ئاخیرەن ئەم ڕێکخراوە بە مامەڵێکی دروست لەگەڵ حیزبەکانە پێکی بێریت قسەکەم لەوە کۆتایی هات ئەوەی ئێمە لەم سندیکانی کە هەبووە باش بە شێوازە کۆنە تەقلیدێکەشی بێنە کە ئێسەوا بەرەو گۆڕانکاری ئیش نمونە دەم لەسەری هیچ داخوازێک و داواکارێکی ئەم سندیکانە بۆ خودی تاک و یاخود کۆمەڵە لایەنگری حیزبەکەی خۆی نەبووە بۆ گشتگیر بووە هیچی مامۆسایان کە پرۆژەیەکە کا لەسەر دەرماڵی مامۆسا لەسەر معاشی لەسەر بارەگای لەسەر بینایی لەسەر مڵکی لەسەر هەشتێکی داخوازێ بۆ سەرجەم مامۆسایانێکا بۆ یەکەس نایکە تەنها بۆ لایەنگرانی حیزبێک دیاریکراونیە یەکەم ئەمە دوو یا هەر ڕێکخراویشکە بنمونە کارمەندێن دروستی باسی ئەوەت کردی چگەڵ ڕێکخراوانی کە لەو ئەوزایتن بە بەردەوامی ئەم ڕێکخراوە لە برایە لایانی خەڵکیێتە بینەوە کە لەگەڵ وەزارەت تا کێشەی دروست نەبێت چەند جارێکیش بەس ساڵی پێش دوو جارمانگرتر بەرامبەر بەچی بە داخوازی ئەم پیش تێژە کە لەلای حکومەت و بەدام عەدالەتی بۆ جێبەجێ دکتۆر هاو سوپاس دەکەم من ئەمەوێت حەسەنگاندین تۆ بزانم بۆ بەرەوپێشچوونی دیموکراسی لە ئەزمموی حیزبەکانە پێت وایە لە کوردستانە لەناو حیزبی کوردیە ئێرادەیەکی سیاسی ڕاستەقینە هەیە بۆ ئازادکردنی ڕێکخراوە پێشەوی جەماوەریەکان لە حیزب و گۆڕینی ئەم ڕێکخراوانە بە کۆمەڵک ڕێکخراو بنچینەی کە ئەرکەکانیان وەکو هێزی ڕاستەقینە ناو کۆمەلگای مەدەنی جێبەجێ بکەن خۆی لەبەرەوەی کای سیاسی گۆڕانکاری تیابووە و ئێستاکە هێزی ئۆپۆزیسیۆن دروست بووە ئەمە یەکێک لە باشەکانی ئەوەیە کە لایانی بەرامبەریش ناچارەکە کە بەخۆی بچێتەوە و بە پێودانی پێشوو ناتوانێت تعامل لەگەڵ ئەو سندیکا و کۆمەڵە و ڕێکخراوانە بکە لەبەرەوە ئەویش ناچارە عنسوری گەنج عنسوری تازە عنسوری کە دڵسۆز بێ بۆ پیشەکەی خۆی بۆ چین و توێژەکەی خۆی ناچارە بێ ئەویش بێنێتە ناوەوە لەبەرەوە پرۆسی دیموکراسی دەستی پێ کردووە و من پێم وایە لە هەڵبژاردننی یەکێتی مامۆسایان و کارمەندانی ئەمە هیچ لەو ڕاستینی گۆڕاوە کە لە بنەڕەت تا بە سیاسیکردنی ئەم ڕێکخراوانە مەوجودە ئەوەی کاکەی گۆڕینی تەکنیکی بە سیاسیکردنەکەیە ئەزای چۆنە یعنی با بڵین گۆڕانکاریەکە لە دەرەوەی ئەو خواستەی کە لە ماوەی پێشوە هەبووە گۆڕانکاریە ڕوویداوە لە دەرەوە و تۆ ناچاریت بۆ ئەوەی کە دەربێبەری بۆ ئەوەی کە بتانی بەو پێودانگە تازانە سیاست بکەیت لەبەرەوە ناچاری هەندێک گۆڕانکاری لە خۆتان دروست بکەیت نەک لەوە بڵێن قەناعەتێک بێ کە بڕوات بەوە هەبێ کە سندیکاکان سەر بەخۆ بکرێن و نوێنەری ئازاد و کەسانی وا هەبێ لە دەرەوە کایەکتر دروست بووە کە منافیسی تۆیە و ئەو خەڵکی بەتواناتر خەڵکی پرۆفیشناڵ خەڵکە گەهێنێ لەو مەجالانەیە یان خاتە ڕوو یان خاتە منافەسەی هەڵبژاردنەوە تۆش بۆ ئەوی دەربەری بۆی بتوانانی ئەو منافەسەیە بکەیت ناچارە بیر لە تەنها ئەندامە حیزبەکانی خۆت نەگەیتەوە ناچاری بیر لەوە بکەیتەوە کە مەسەلەن مامەسایەکی پاک و دڵسۆز مامەسایە کە ڕابردوویەکی باشی هەیە کە مەسەلە شەهادەیەکی باشی هەیە خۆشەویستە ئەمە وا ئەکات کە گۆڕانکاری لە ناو دەسەڵاتە ڕوو بدە جیاوازە لەوەی کە دەسەڵات خۆی ویست بێت چکە ئێمە تاکو 25 حەوەڕاستی ئەو گۆڕانکاریانمان نەئەدی ئەگەر بوش بوو بێ زۆر کەم بووە لەبەرچی لەبەری منافەسەیەک نەبووە لەبەرەوەی کە هێزێک نەبووە کە ئەم سەڵی لێ بکاتەوانێ ئەگەر بێت خۆی چاک نەکا ئەچێتە گیرفانیەوە بەڵام ئێستاکە هەر هەڵەیەکی بچووکی دەسەڵات خۆی زۆر باشزانێت کە ئەکەوێتە گیرفانی خەڵکی کتروانێک کە معارەزەیە لەبەرەوە ئەمیش ناچارە بێ خۆی چاکە و یەکێک لە باشەکانی ئەم مەرحەلەیە کەواتە دکتۆر ڕەحیم ئەو هەندەشتەی کە کراوە سەبارەت بە هێنانە پێشەوەی کۆمەڵی دەم و چاوی تازە کە کەمتر حیزبی بن ئەمە لە ژێر فشاری ئۆپۆزیسیۆنە و نەتیجەی وجودی سیاسی ئۆپۆزیسیۆن نەک نەتیجەی بوونی ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە لە حیزبی دەسەڵاتدار لە کوردستان بۆ گۆڕینی هەردوو مەرجە ڕێکخراوە دیموکراتیەکان و ڕادی پابەندبوونیان بە حیزبەوە من تانیوی لەگەڵتان ئەوەی لەگەڵتان کە من شتێکم و سەرەتا گۆڕانکاری لە کۆمەلگایەوە ئەو قۆناغانی کە پێات تێبڕێ حکمی ژیانە لە هەموو جیانی شەوا بووە
بەڵام ئەمە تەنها من نایگەڕێمەوە پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆن شتێکی زۆر باشە تەسەوریش ناکەم تاکە نمونە کوردستان بێ یا ئاخر نمونەش بێ شتێکی زۆر طبیعی لە ژیانە ضرورەتی حیات ئەوەی پێداویست بوو پێویست بوو کە خەڵک ئۆپۆزیسیۆن هەرجایی لە شێوەیەکە شێوەنی چەپ ڕاست ڕەو چی نازەم دروست بێت کە دروستە بێ ئەم حیزبانش لە بەرامبەر بۆچوونی خۆیان و فکری خۆیان هەیە بەرنامێکی خۆیان هەیە ئەم بەرنامە تا چەند دیموکراسی یا دیکتاتۆرە ئەمە شتێکی تایبەتە بە خۆیان لە دەرە ئەنجامی کارەکان نەتیجەکەی وەرەگرنەوە 25 حوتی سێ چی انتخابات ڕێکخراوەکان بکەیت کە بە خۆی شتێکی کەم نییە چکە نمونەیە لە ژیانی خەڵکی و لە ئەو کارانەی کە تێکراوە من پێم وانێت تەنها بەزەختی ئۆپۆزیسیۆنە بەکرابێ ئەگەر حیزبێ خۆی ئەوە بەشی ئەوەنە بیری ئەوەی نەبێ ئەگەر گۆڕانکاری نەکات پێش 25 شتێکی کە بوو 25 شتێکی کاتە زەختی ئۆپۆزیسیۆنە هەڵبژاردننی کارمەندانی تەندروستی مامۆستایان ئەزای فەرقەکە زای بۆچی ڕاستەکەی وەک پێوتی زۆفە سیاسەکە نێژە هەڵبژاردنانە بکرێ ئێمە ئێستا بۆ نمونە ئەگەرم زروفەی حەڤەی شوبا لە شای سماینەوە ئێستا لەوانە دوو ئۆنە ڕێکخراوی هەڵبژاردن بکرایە لەبەرەوەی تاکە ڕێگە چارە بۆ ئەوەی کۆمەڵە شتێ لەم ڕێخانی دوورخیتەوە و کە خەڵک بە خەڵکی شیاو بۆ شوێنی شیاو کەسیاتی خۆشەویست کە وەکو جەناب چت پێناسە کرد بۆ کەسی باش لە ڕێکخراوانە بەس بە هەڵبژاردن توانین پێشەوە چۆن هەڵبژاردنە کەس ناتوان بینیمان هەڵبژاردن زەختی ئەو ناتوانین فشار دروستکەی کە بڵێ هەر حیزبێک بەڵام من بە شاس پێدەم ئەو بەرنامانەی کە گۆڕانکاری لە خودی حیزبا بووە لە پێش 25 حوتا بەو شوازە نەبووی چیتیانە بێ بەڵام خاوتر بووە یاخود مەشاکلەکان زۆرتر بوون یاخود لەبەر ئەوەی کە زەختێک نەکران لایەن حکومەتەوە گۆڕانکاری بکەین انتخابات کە یەک ڕێکخراو هەبێ گوێی نەدرایە حیزب و پارە لە شوێنێ هێنێ ئەوکە و کەسانەکانیش بەڵام کە توایتە سەر خۆت شتێک لە بەردەمە من ڕژنووسمان هەیە هەچ کاتی پێ خۆ بۆ دەهێنم کە چەند کاتی ئێمە بەرنامان هەبووە وەندێشتمان کردووە بەڵام بۆ ئاشکرایانە بۆ هەڵبژاردن نەکراوە تۆ زۆر جار شتێکی کەسبی نازێت لە ماڵی خۆتا گۆڕانکاریەکەی بەڵام وەختی دەرەکەی کە تۆ بیتە منافەسە لە بەرامبەر ئیشی شکای دوو تیپ گۆڕانکاری زۆرەکە بەڵام وەختی بەرهەمەکەیخوا کە یاریەکە لەگەڵ تیپیشی بەرامبەریە ئەمە شتێکە و لەبەر چاوایە بەڵام گۆڕانکاریەکان و واقعەکە کەوتە دوای 25 حوتەوە بوونی پۆزیشتێکی زۆر باشە و پۆزیتیفە بۆ دەسەڵات بەڵام شەر نییە هەموو جارێک ئەو حیزبەی بەرامبەر بە قسەی بکە ڕگانوشیەوە بێ بە دڵنیایەوە دەبێ بەڵام وەکو پێم وتی من لەگەڵ پێ دەڵێم کاکە حیزبێکەیە من ناوم ڕەهێڵە جەنابەت ناو کاگارامە تۆ کۆمەڵ زەختم لێکەی بەڵام ئەگەر من نیەتم کانابێ بە حیاتی بەزەختی تو چان نابمەوە ئەوە واقعەکە تۆ با لە مێش من باوشی مەرحەلەکە ضرورە دەسەڵات ئێستا هەر هەڵەیە بکە هەر کەم و کوڕێ بکە نەمانەوێت دوایی لە هەڵبژاردنە ئەکەوێتە گیرفانی لەبەرەوە دەسەڵاتیەکە دەسەڵات ناچارە بێ و ئەمە شتێکی ئیجابیە دەسەڵات ناچارە بێ مراجعەی خۆی بکاتەوانێ و هەوڵ بدا کەمترین هەڵە بکە و هیچێک لەو شتانە کە دەسەڵات تێگەیشت ئەوەیە کە ئەم سندیکا و کۆمەڵە بۆ عەدەدە زۆرەوە لە دوایە هەڵبژاردنەکان ئەوە نابینێتەوە بۆیە پێویستی بەوە هەیە کە میکانیزمی تازە نەفەسی تازە بێنێتەوە بەناو چی حکمی کرد ضرورەتی ژیان و قۆناغەکە گۆڕانکارەکان حکمی کرد گرنگەوەی ئەوەی بەرامبرت من باوشێک دوو کوڕی هەیە ئەم دوو کوڕە زەخ لە هەردووچانەکە بۆ زیرێک بەڵامیشان کابرا هیچی تا بەسەرێت ئەو کوڕە هەر ڕقی لە تەلەبایەتیە هەتا وەرە باوکی زەختی لەکەم کوڕ نابێتە خوێنکار وەزیرێکیش نابێتە دکتۆر نابێتە مهندس هەبێتە کابرا کەسابەتە کەمە عیبە نیە بۆ کەسابەت نیەتەکە لە حیزب دەسەڵاتە هەبووە کاک ئارام ئەمە ڕاستەکە ئۆپۆزیسیۆن دەسەڵات ناچارەکە بە شێوەیەک لە شێوەکان بەخۆیان بچێتەوە بۆ ئەوەی ئەو جۆرە لە پەیوەندی کە هەیەی بە ڕێکخراوە دیموکراتەکان و بە ڕێکخراوەکانی ناو کۆمەلگای مەدەنیەوە تا ئەندازەیە کەمتر حیزبی بێت و کرانەوەیکی زیاتری پێوەداریە بەڵام بە دیوێکی تریشە ئێمە ئەیبینین کە یا پێتوانیە کە ئۆپۆزیسیۆنیش هەمان ڕتمی دەسەڵات دووباراکاتەوە بۆ مامەڵەکردنی لەگەڵ دیادێ ڕێکخراوەکانی ناو کۆمەلگای مەدەنیە و بە شێوەیەک لە شێوەکان پەیوەستیان دەکاتەوە بە بڕیاری سیاسی و هەرجی سیاسیەوە بەڵام قۆناغانە کە پێوترێ قۆناغی دوای ڕژێمی دروخانی ڕژێمی گواستراوی بەڵێ قۆناغی گواستراوەیە ئەم قۆناغانە بەڕاستی ئەوکێتە سەر و هێزانەی کە تایە ئیژەکەن کارەکەن گەربێت و هێزە دیموکراسیەکان بەهێز بن ئەوە ئەزمونونەکە بەرەو کۆمەلگایك و بەرەو دەسەڵاتێکی دیموکراسیەوە ئەگەر نا ئەگەریەوە هەیە کە بەرەو ئەزمونێکی دیکتاتۆری بڕاتەوە لە خلالی 20 ساڵە بەڕاستی ئەو گۆڕانکاریانە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیە بوون خۆی هاودژی خۆی دروست کردەوە کە ئەوی چیە کە ئەویش ئۆپۆزیسیۆنە ئۆپسیۆن وەکو واقعەیە و ضرورەتێک دروست بوو و بە بەهێزیشەوە دروست بوو بە قووەتیشەوە دروست بووە لەبەرەوە ئەم ئۆپسیۆنە کە دروست بووە کای سیاسی گۆڕی لەگەڵ یا هەموو جمگەکانی تریش دەستی بۆ بە و کاری بۆکە و لە هەڵبژاردنەکانە بینیمان لە هەڵبژاردنەکانی کارمەندانی تەندروستی مامۆستایان کە هیوادارم لە چین تۆژەکانی تریش هەڵبژاردن بکرێ ئەمە بۆ هۆی ئەوەی کە تاکە مەرجع
هێزی دەسەڵاتدار نەبێ بەڵکو هێزی تریژ ئێستاکە لە ناو یەکێتی مامۆسایانە ئێستا لیستی تر هەیە ئەگەر بە من بڵێ من پێم باشە کە ئەو لیستانە لیستی سربەخۆ بن لیستێک بن کە گرنگ ئەوەیە داکۆکی لە بەرژەوەندەکانی مامۆسایانە لە بەرژەوەندەکانی کارمەندانی تەندروستی بە کۆتاوایە یعنی بە شێوەیەک ئەوان ئیش بکەن مەرجەعێکی سیاسی مەرجەعێکی ئایدۆلۆژیان نەبێ بچن بگەڕێنەوەوانە بۆ ئەو مەرجەعە هەموو شتێک لەوە وەربگرن ئەنجا دوایی بێن بەڵام قسە لەسەر تەمەنانیە قسە لەسەر دۆخی واقعی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە لە کوردستانە ئەم تەمەنا تاشان بەدی هاتووە ئەم تەمەنا تا ڕادێکی زۆر کەم بەدی هاتووە و بەڵام ئەوەیە ئێمە بێت وا سەیری ئەوە بکەین بەڕاستی جەستەیەک هەبوو کە تەنها و تەنها یەکێتی بەڕڵی پارتی لە ناو ئەم سندیکا و شتانەیە دەوریانە بینی بەڵام ئێستاکە ئەو جەستەیە پارچە پارچە بووە بە تەنها ئێستاکە یەک هێز تحکم ناکا بەسەر و سندیکا و کۆمەڵانەوانە دکتۆر تەمان کاگە ئارەمجا من ئەوە کاگومێت خۆی قسەکەی وروژان قسێکی جوانت کرد وتی بە هەمان شێواز ئۆپسیۆن هاتە ناو وەزاکەەوە تۆش وەڵامێکی زۆر واقعیت دایەوە حکمی زروفەکە وایە باش ئەگەر ئەوە زۆر غەڵەتە واز بەڵام ئەمە پرسیارەکە بکەم بەڵام نەتیجێ ئەمە ئۆپۆزیسیۆن بیکە یا دەسەڵات بیکە حکومێکی دیموکراسی نییە حکومێکی دیموکراسی حکومێکی دیموکراسی نییە زۆر هەڵەیە دووشتە بینێتەوە یەکەم دەرئەنجام مهمە ئەلغاد و توبەر وەسیلە مهم نەتیجەکە ئەمە شتێکە کە لە کۆتایە تۆ سندیکایەک دەبێ گروپێک دەبێ داکۆشی ماف و داخوازی توێژێکا بە یەکسانی تۆ ئەمە ئیش بوو ئەمە ئەەکەیت وایوانە تۆ لە بۆچی سندیکا و کۆمەڵە و ڕێکخراو دروست بووە سری مێژوو کە خۆی بین تۆ لە بەرەو دروست بووە کرێکاران دروست بوونی ڕۆژی کرێکاران جیای لەبێت لە وڵاتێکی دیاریکراوە بڕیاریانە سەربەخۆم نەبرێت بەڵام ئەگەر ئەمە زۆر هەڵەیە کەموڕی دەسەڵات دەڵێ حکم وایە حکمی زروف وای دەکرد ئەوایە من قسەکەم نابێت ئۆپۆزیۆن هەمان هەڵاکاتەوە کە ئەگەر هەڵەیە بە هەمان شێوازی شکاتەوە کە بنیشمان لە هەموو بژارنەکانە لیست هەبوو لیستی بەرامبەر لیستی هەبوو ئەتر ئەمە پێناتە لیستی دەسەڵات ئەمە لیستی یەکێتی مام ئەلفە ئەمە لیستی ئەحمەدە ئەمە لیستی مەحموودە بۆچی بۆ گرتنە دەستی دەسەڵات هی ئەو سندیکایە ئەو ڕێکخرا و کۆمەڵێ بۆی دوایی بتوانێت زیاتر توێ خزمەتی توێژەکەەکە بەجیاوازیەکە و سەریکە بەجیاوازەکەەوەیە کێساکە بەسەرکێتی مامەسایان بە تەنها تەنها ئەگەر کۆنگرە بێژێ ئەگەر تەنها تەنها یەکێتی مامەسایان ئەوانە نابن کە بەڵکو لایانی تریش بەشداری ئەکا بەڵام باشسانی سربەخۆش هەبوو هەرچەند هەبووە بەڵام گرنگەوەی ئازای چۆنە ئەو تەنە کە یەک جیسم بوو دەرزی برد و ئێستاکە لەلایەن چەند شوێنەکەەوە کە من پێم باش بوو لەسەر ئەساسی لیز نەبووە هەڵبژاردنانە بەڕاستی یەکێک لەو خەلە لە بنیادی و خەلە لە دیموکراسیانی کە هەن لە ئەم هەڵبژاردنانەوەیە کە دایم بەلیستی داخرا و بەخر مشکلە لە کەسەکانە هەیە کە و ڕێخانە بەڕێکەوەن لە مجتەمەعان تاسە ئەو نە عەقلان تەقبولی حیزب ئەوێ نوێنەراتی خۆی لە ناوچین و تۆشانە بەقووەت بکە لەبەرەوە بە ناوی مەسەلەونیان کوردستانی بە ناوی سەردان بە ناوی گرتو یەن حیزبەکان بەڕاستی باشە بەس ئەمە شتێکی شەرعیە لە ژیای دیموکراسی قەیناک شەرعیە بەڵام لە ڕێگەی گرنگناڵم گرنگ بەرهەمەکەیەتی من قسێک لەگەڵ تۆیاکەم تۆ یە قسێکت من پێم وایە گرفتەکە لەوایە کە ئەم ئەڵبژاری ئەمە سندیکا ئەوە دەمێکە نەکراون لەوانە ڕقم و کاتەکانمان بیرچ بێتەوە بەڵام سێشتی مامۆسایان تەنها بریتی نەبوو لە یەکێتی و پارتی نوێریش حزبی ئیسلامیتیا بووە بە یەکگرتوو بە کۆمەڵ بە شوێعی بەس دەسەڵاتی ڕاستەقیرە بەدەست دەمی دەستەی باڵا بوو بەعکسە و بەش کرا کاکە بەشی فڵان کاکە ڕێکخراومان هەبووە بەشی دارایەکەی بەشی ئیدارەکەی کە لە یەشێکە لە حساسەکانی بەشی ئیدارەکەی حیزبێکی دیاریکراوی ببووە لە من نمونەی ناو شاری سلێمانی سندیکای کرێکاران انتخاباتی نەکەوتوە سندیکایکی بەرەیە سێ بەشی لە چوار بەشی یەکێتی نییە کە یەکێتی لەم شارات حکومەتدا بەبڕێەوە باشە کاکە دەسەڵات بەشێک دەسەڵات دوو چەند حیزبێکی جیاواز دەسەڵات بە معارەزەشەوە بەشی فڵان پەیوەندیەکانت ئیدارەت پەیوەندیەکان و ئیدارەت و چەند سندیکایەکە هەر بەدەستێکێتیەوە نیە بەدەست حیزبەکانی کەوەی ئەمە غەڵەتێ بۆ منزان ئەمە غەڵەتە ئەم بەرەیە هەر من ئیمانم پێ نییە دەبێت شتێکی لە قۆناغێک ئازەڕۆ بووە بەڵام ئایا بۆ هەڵبژاری داهاتوو تو ئەتوانی یەکسەر لێک هەڵبژارنا هەموو غەڵکان چاکەی تۆ بۆی ئەمە قۆناغیەکەم بوو کە ئەو یەک پارچەیە یەک پارچەیە نەبووە بڕاکە یەک پارچەکانی تریش بێدەنگ بوون ئەوانەی تریشکەن بۆ شتێکیان نەوتووە ئەمە یعنی ئەگەر تەلەبەیەک شتێکی کرابێ بەرامبەر
ئەگەر مەسەلە بڵێ شتێک بەرامبەری کراب خۆپشاندانێکی کردووە دڵنیاییەوە. مامۆسایان یەکێتی مامۆسایان قسەی نەکردووە هێزەکانی تریش قسەیان بەڵام نەکردووە. قسەکە لەمەیە چ بەڵام کاتێک- ئێستاکە هێزی تر دروست بوو ئەم هێزانە قسە ئەکەن شتەڵێن و ئەگەر ئەوە زۆر هەیە کە حتا لە ناوێکێتی مامۆسایانی شابن ڕخنە بگرن قسە بکەن بەدڵنیاییەوە، بەدڵنیاییەوە. بەرامبەر بە استراتیژیەکی یەکێتی مامۆسایان هەیە باشە قسە تو پێ بکە. دوایە کەسایەتەکەی لە ناو خێزانێکە حیزبەکە بشوێنە بە خێزانێک ئەی لە ناو فردی عیلەیەکە لە 4-5 کەسێکە کەسی قسە ناکات چۆن قسە ناکات لە ناو خودی حیزبی شانە ڕزایی هەیە باوک باوەک قسەی ئەوەل و ئەخیری هەیە من ئێمەمانە ئەو باوکە من نەمێنێ تۆ لێکشتا متفقین بوونی ئۆپۆزیسیۆن یاخود ناڕازایی بە هەر شێوازە شێوازکان بەڵام بەرامبەر بەدەسەڵات شتێکی زۆر ئیجابی پیسە بەڵام هەموو چارەکان و گۆڕانکارەکان ناگەڕێت ئەمە ڕەوتەوە خۆ ضرورەتی حیاتە ئەگەر من لەگەڵا نەبێ ببێ و خۆتی لەگەڵا بگوجێنی نەگونجێرم زێرەکەم بەتەکیید ئەمیش لەوە دکتۆر قسە لەسەر ئەمە ئەو ڕێکخراوە پیشیانی کە سەر بە حیزبن بێژەتی مامۆسایانەوە بە سەر بە حیزب نین خوێندکاران لاوان ژنان گەنج و ژن لە ڕێکخراوە سوسیال دیموکراتەکانە بەشێکی تایبەتین و ڕێکخراوی سەر ڕاستەخۆی سەر بە حیزب کۆمەڵی خوێندکارانی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامە کۆمەڵی خوێندکاران ئەندامی توجه بگرە کۆمەڵی ئیسلامی لە ناو کۆمەڵی خوێندکارانە وەرەگرن نیشتیمانی لە بەرەو خوێندکاران ڕێکخراوێکی جەماوەریە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەندامی ڕێکخراوەکانی سوسیال ئینتەرنەسیۆنالی جیهانی لاوانە لەبەری پێوتێ PUK ستودنت بەڵام داهات ئەمە جیاوازە کۆمەڵی خوێندکار وەرەگرێ سەریکە لە حکومەت وەرەگرێ باش خۆناغی لە حیزب قۆناغی لە حکومت ئەم هەموو ڕێکخراوەکان هەیەە ئەمانە هەمیان نانە زۆربەی زۆریان هەیە ئەو ڕێکخراوە سەندیکاشتانە ئەوانە سەندیکانە باسی ڕێکخراوە حیزبەکانە ئەوەی کە هەیە حیزب هەیەی سیانزە ڕێکخراوی خوێندکاری لە کوردستانە هەیە سەر بە هەموو سیانزە حیزبەکەی جگە لە پێم وایە لە بزوتنی گۆڕان هەمووی هەیەی فدراسیۆنێکیان هەیە کە پێدرێت فدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی کوردستان بۆستە عەفوەن یەک قسەکە لەمەیە ڕاستەخۆ لە حکومەتەوە وەرەگرن یاخود لە حیزبەوە درێ بە حیزبیاندا تا ئێستا فدراسیۆنە ماوەیەکی زۆر پارەی لە حکومەتەوە وەرەگرت لە وەزارەتی تەربیەوە ماوەی وەستێرا ئێستا حیزبەکان خوان ئیشەکەن و ماوەیەکە ئیشیشیان نییە لەبەری گۆڕانکاری لە خودی ڕێکخراوەکانە کراوە ئەکرێت بەڵام قسەکە لەمەیە ئەم ڕێکخراوانە کۆمەڵی خوێندکارانی کوردستان چ کاتێک خوێندکارێکی زانکۆ ناڕزایی دەربڕی بێت ئەم دژی وەستا بێ ئەسف علیمانی گرتووە قسەی نەکردووە کە من بە خراپە ێزانم ئەمە بەڵام چ کاتێ داخوازی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە کراوە بۆ تەنها خوێندکارانی ببوورە پرسیارێکە ئەمەیە هەر کاتێک ناڕزای ئەو تۆژە کۆمەڵایەتیانە پێچەوانە بوو بێت لەگەڵ بەرژەوەندەکانی دەسەڵات و حیزب حکومڕانە ئەوە ڕێکخراوەکە لە باتیەوەی پشتگیری چینە کۆمەڵاتێکی خۆی بکە پشتگیری ئەو گروپە کۆمەڵاتی بکە نێراتێکە بە پێچەوانەوە پشتگیری دەسەڵاتی کردووە بەنامەی ڕخنەگرتن و ناڕزایی دژبەچینە بنمونە هەڵوێستی ئیچەتی مامۆستایان لە ماگرتنەکەی کەمپینی مامۆستایان بۆ نەچوونە ژوورەوە و بۆ کۆمەڵی ناڕزای دەبین چە بەنامەیەکمان بینی بۆ پشتگیریکردن لە پرسیارە تو پێ دوایە ئەوەی کە کەمپینێک کرا لە کاتێکە ئەمە دەسەڵاتەوە مەعارەزە پێ دوای ئەوەی کە هەمووی ئەو کردیەوەی هەمووی ڕاست ئەمێ غەڵەتە ئەوانە چۆیشە دەشتی تیا حقیقەتە و دەشتێکی نا حقیقەتە ئەگەر سیکە زۆر خۆ دەزانین نەتیجە بژادن پیشانێدا کە دەسەڵات ناتوانێت هەموو شتێ بە زەبروزەنگ بکات ئێمە باسی لایەنە خراپەکەی من بە سربیانە باسیەکەم هەموو کەس ناتوانێت تۆ بە زەبروزەنگ قسەی پێ بکەیت باشە ئەگەر ئەوە نەبوو ئێمە ناڕازاییمان بینی کە چەند ئەندەم پەرلەمانتارێک لە بەدەم پەروەردەی سلێمانیە لە هاوکار بوو لەگەڵ ناڕازایەکان لەگەڵ نەزانم چ بژێن باشە بۆ چەند ژمارەی دیاریکرامان لە مامۆستابینی بۆ ژمارەی زۆرمانە بینی ئەگەرم شتە زۆر کفرە و زۆر هەڵەیە کاکە هەڵەکان هەیە من ناڵم نییە من قسەمان لەسەر هەڵان با ئێمە ناین شتەکان عامکەینەوە بەڵام نقطەی خاڵێگێ لەم ژوورەی توە ئێستا بمانێ نەمانێت لەم سودیا کەم کورتی هەیە بەڵام ئەم کەم کورتیە ئەوەنێ تو هەمووی سفرکەیت بەڵێ زۆر سپاس کاک ئارام پرسیارێک ئەمەیە تۆ باس لەواکە لە 25 حوتەوە ئۆپۆزیسیۆن هاتوۆتە ئاراوە ئەم ئۆپۆزیسیۆنە ڕۆڵی هەبووە لەسەرەوەی کە تەفعیلی دەوری کۆمەلگای مەدەنی بکات گۆڕیەوە بنەتیجە دەسڵاتی ناچاکردوکە بەخۆیان بچێتەوە بەڵام لێرە کێشێک هەڵەیە سەرهەڵەیە ئەویش ئەوەیە لەگەڵ سەرهەڵدانی ئەم ئۆپۆزیسیۆنەیە زۆربەی کایەکان بە سیاسی کراوە بۆ نمونە هەڵوێستی ڕێکخراوێکی دیاریکراو لە ڕوانگەی بەرژەوەندی سیاسی ئۆپۆزیسیۆنەوەیە بۆیە دەسڵات بە شێوەیەکی تر مامەڵی لەگەڵەکە یا هەرێکێک لەو ڕێکخراوە پیشانە هەڵوێستەکانیان بەقەدەوەی هەڵوێستە لە پێناو بەرژەوەندیکی سیاسی هێزێکی دیاریکراوینە ئۆپۆزیسیۆن بەقەتەوە هەڵوێست نییە بۆ بەرژەوەندی ئەو چینێکە خۆیانێنێ ئەو ئۆپۆزیسیۆنی کە تۆ باسیەکەی ینی تا ئێستاکە لە دوو هەڵبژاردنا بەشداری کردووە و لە دوای ئەوە ئێستا کە نەتایجەکان دەرچوون بەڕاستی نە کۆنگرە گیراوە نە هیچ شتێ هەتاکو ئەو حکومێکە تۆڵی بەڵێن وایە یاوان نییە ئایا بۆ
هێزە سیاسەکە ئیژەکە یاخود بۆ توێژەکەی خۆی بەڵام ئەوەیە کە لە ناو چین و چین تۆژانەی کە هەڵبژاردن کراوە لە ناو ئەوانەیە ئەوان لیستی خۆیانیان جیا کردوتەوانێ و خەڵکی هەمەجۆریان تیا بووە و من هیوادارم ئەوان کە ئەوان خۆشیان بانگەشی ئەوواکەن کە ئێمە بە ئەو دروست بووین بۆ ئەوەیە داکۆکی لە مامەسایان بکەین بە هەموو جۆرەکانیوانێ بە هەموو ڕەنگەکانیوانێ و داکۆکی لە کارمەندانی تەندروستی بکەین وەکو ئەو توێژە نەوەکو بە تەنها بۆ ئەو کارمەندانی کە خۆ دوای ئەوان لە دەسەڵاتیشانین تەنها داکۆکی لە توێژەکەی خۆیان بکەن و ئەو خەکانە بکەن کە خۆیان دەنگیان بە خۆیان داوە لەبەرەوە ئەبێت سندیکا کۆمەڵە یەکێتیەک دروست ببێ بەڕاستی داکۆکی ڕاستەقینە بێ بۆ ئەو چین و توێژە ئیتر ئەمە ڕەنگە لە ناو ئۆپۆزیسیۆنیش و لە ناو دەسەڵات شۆمانە تەشکیلەیەکی تازە دروست ببێ بە پێی چوونە پێشی پرۆسی سیاسی تەشکیلاتی تازە دروست دەبێ گرنگ ئەوەیە بڕوا لە دواییە لەیا لەنگەر بگرێ کە داکۆکی لە چین و توێژان و بەرژەوەندەکانی بکە ئیتر لەگەڵ چیا بێ یا دژی کێبێ ئەوە گرفت نییە بەڕاستی ئەو بەرژەوەندەکەی خۆی بە ئەسازەگرێ و ئەوە خاڵی ئینتڵاقی ئەوە دوایی بەرچێ ئەکەوێ لەگەڵ چیا ئەبێ بەڕاستی ئەوان ئەبێ بۆ شکڵ بۆ شێوەیە ئیش پێتوانێت ئەمە ڕەبتێکی ڕاستە خۆی هەیە بە گۆڕانی سیستمی سیاستکردن لە ناو حیزبی کوردیا بەرەو بەدامەزراوەیەکردون دموکراتیزەکردنی حیزب زۆرم پێخۆش بکە ئەو هەڵبژاردانە بووە و هیوادارم چین و توێژەکانی تریش هەمووی هەڵبژاردن بکە و هەموو شتەکان بەڕاستی لە ڕێگەی هەڵبژاردنەوانێ وردە ڕەوتی خۆیان بگرنەوانێ و ئەو ژیانە سستەی کە هەبوو لە ناو سندیکانە کە کاریگەریان نەبوو لەسەر سیاسەتی گشتی و تا ڕادێکی زۆر پەراوێز خراون بەڕاستی ئەمانە شخصیتێک و کەسایەتێک بۆ خۆیان دروست بکەنەوانێ چکەوانە لە ڕووی عەدەدیەوە بەڕاستی عەدەدێکی زۆرن و ئەتوانن قورساییەکی زۆر ئێسایەکی مامۆسایان 140,000 120,000 با بڵێ 120,000 بێ یعنی ئەمە عەدەدە ئەم 120,000 هەرێکی لە ناو عایلەیەکی شایە ئەمە ئەگەر سەیری بکەی قورساییەکی زۆرە و ئەمە ئەگەر بێت و سندیکایەکی خۆی هەبێ زۆر بە ئاسانی هەم تەسیرەکاتە سەر پرۆسی هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردنەکان هەم تەسیرەکاتە سەر ئەوەی کە ئیتر بە دەسەڵاتی هەر دەسەڵاتێک بێ بڵێ ڕاوەستە ئەمە لێ قبول ناکەم ئەمە غەڵەتە ئەمە دوایە بەڵام وەختێک کە سندیکایە دروست دەبێت تعبیر لە خواست و ئیرادەی ئەو توێشە ناکە و کورد دەکرێتەوە لە چەند کەسێکا کە و کەسانە زیاتر و زیاتر ئینتیمای حیزبیان هەیە لەو شوێنە وەک لەوەی ئینتیمان هەبێ بۆ توێژەکە ئەمەوەکە ئەم دەستگایانە ئەم دامەزراوانە پەکیان بکەوێت و ئەمە لێرەوە کۆمەلگای مەدەنی زەرەرەکە و لێرەوە پرۆسی دیموکراسی بەلاڕێە ئەبرێ وە سس دەبێ و ئەمەیە خەمەکەی ئێمە وەکو کۆمەلگای مەدەنی وەکو پرۆسی دیموکراسی زۆر باشە کاتی بەرنامەکەی ئێمە تەواو بوو بەر لەوەی تاوا بێت شتێکت هەیە جملەیەکی ئەقسم ئەوەیە من لەگەڵ وەکو پێوتیاگارم لەگەڵ قسەکەی جراب تا کۆکم کە گۆڕانکاریەکان ئەوە زەڕور بێ بکرێ بەڵام هیوادارم ئەمە بژارنانە سنگی مەحەک بێ و بتوانێت کۆمەڵشت بکات بەڵام یەک نقطە هەیە کە من لەگەڵتان تەفریقیم تۆڵی سندیکای کارمەندانی تەندروستی بنمونێنە بە کورتی زۆر بەپەلا تەگای کارمەندانی کوردستان کە تەندروستی لە شاری سلێمانەیە لیستی دەسەڵاتدار ژمارەیەکی هێنا کە بریتی و لە 1911 لە ناو شاری سلێمانی دەنگی هێناوە لەم 1911 من مقارنەتەن بە ڕێژەی ئەندامانی حیزب یەک و چواریش نابێ ئەم خەڵکە بۆ دەنگیدا بۆ دەنگیدا کەواتە چۆن گرفتە تۆ لەبەری لە شوێنێکی دیاریکرا کە پێ تەندروستی کۆمەڵە خێزانێک تیا ناسن ئەم سندیکا کاری کرد بۆ توێژە کۆمەڵە کاری باشی هیوادارم هەڵبژاردنەکان بتوانین هەموو قسەی کۆتاییم ئەوەیە کە حیزبی کوردی واز لە زۆرینەی هەمیشەی بێنێ و ئەوەش بە چاوەکرێکە ئەو زۆرینەی کە لە هەرێمی کوردستانە ئەوێ بەردەوامی و بە شێوەیەکی ئەبەدیانە زۆرینەیەکی هەمیشەیی بێ ئەبێ بە زۆرینەیەکی ڕێژەیی و هێزی تر و کۆمەڵە و ڕێکخراوی تری تازە دروزە بێ و ئەمەش لە جواتجارە من پێم وایە پرۆسی دیموکراسی قازانجەکە بڵێ زۆر سپاس بەڵێ بینێرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لە بگفتووە کە دەمبوو سەبارەت بە ڕۆژی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کوردستان ئەرو هاتوان پەیوەندیمان پێوە بکەن هەر سەرنج بۆ چونێکتان هەبوو لە ڕێگەی ئەم ئیمەیلەوە تەباداشت@nrt.com بەرنامەکەمان بە میوانداری هەریەک لە ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و دکتۆر ڕەحەل فەرەیدون ئەندای مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێرهاتنتان دەکەم جارێکتر بەخێر بێت.